دگل دستپیکرنا دواما خواندن قوتابی و خویندکارن پارێزگەها دهوکی ئاریشەیە نەبوونا پەرتووکان هەبوویە. ئەو خویا دکەن کوژبلی وان خویندکارن پارساڵ نەدەرچوین هیچ خویندکارێکی دی تەوایە پەرتووکێن خواندنێ دی ئیساڵدا نەوەرگرتینە. پێچێنەوەی مەزەمە خۆبکردن و بەدی بکەن. جا داخوازمش حکمەدەوە و کتێبەوە پەیداکردن و دا طلبە بشه جگە بخوێنیتن زاوقەیەت خواندنێ بدەتن و بکتێب نەشێت چه دیو ماده چه خوێنیتن. نەمزان سەر چه خوێنین. یعنی ئەم بێژنیش دی هەر بێژت مەنینە و هەر دێ زەفرین بۆ جێ خۆ یعنی ئەم نەزانی چکەین. جا داخوازمە بۆ کتێب مەزیکا دابانەمە چکی از خۆشی هەر ساقطێ پارم بەس محتاج کتێبەمە پێتیوی خواندنی من نەشم ساڵک ئادی مینم چونکی چند ساڵک سەرمە بۆ بۆ خراپە. لجنا پروردی دجواتا پارێزگەها دهوکی داژی خویا دکەن کوێ ئیساڵ دابینکردنا پەرتووکان کێمتر ببەژ ساڵین دەرباز بووی. لێرێ ڤەبەرێ گشتی پەروەردا دهوکی بۆ وەکالەت قوتابی و خویندکاران پشتڕاست دکە کو هەمی مفادار بن ji وەرگرتنا پەرتووکان بێک و ئاریشا نەبوونا پەرتووکان بمینیت. ئەم هیڤۆیەکێنە و وەزارەتژی یعنی هەمی هەوڵت خۆ هەوڵدایە و ئەوان پەرتووکێت هەب گەهینەتەن بەس نەپڕێژە پۆرپێرۆر وەکیم ئاماژە پێکری و نەل پولی شەشیش بەلکە حتى ئەڤریکا تسحکەیە القیناقی بنارەتژی ئەف پەرتووکە هاکێمە. بس ام هر پیوی چندینه که وزارت اوی ریجه هفریکتن چونکی ما زانی ریجه پور و پیرار 5 ساده کمتره. قیرانا دارای کارتی کردن الهمی وکو بیشن سکترا کریه. لی هر چوابید سپاس با خودی گله گیرو نبود وقتی که باج دایگه هشتین راست چند روزه کش دام چون لی ما گفت به هرکا یا برین هم اول قطب خانه هات یا بلاف کنن افجیت بلاف کنن و روزانه جیت گهن و به هرکا گله کا کیمیامای و دبدومایی که گشتن وانو همیده بلاف من سر قطب خانه و چه آریشا پرتوکان آمینید. لسنور پارێزگەها دهوکی دهڕێ دەبەرین پەروەردا هەنە و 500,000 قوتابی و خویندکار di سنوورێ واندانە. لێ نێزی 20 ڕۆژان لەسەر دەواما خواندنê دەرباز dibin bêyk û قوتابی و خویندکار mifadar bin ji wergirtina hemî pertûkan. Perwerda dihûkê jî girentiya dabeşkirina hemî pertûkan li ser قوتابی و خویندکاran diket li demê dahatiyekê nêzik da. Dilşad Hîmû NRT Duhok